با ئامادەبوونا کەساتیە نژهر چارپارچەیەن کوردستانی سندیکای ڕۆژنامەوانین کوردستانە سووریە لە هەولێرێ ئاهەنگێک مەزن ji بۆ ڕۆژە ڕۆژنامەگەریە کوردی لە دارخستە لێ ئاڤاهەنگ گەلێکی دڵخەمگینی پێوە دیار بوو بە تایبەتی کۆ دە هەمان ڕۆژێدا چلۆڕۆژیە کۆچباربوونە نەمر جوان میرانی بوو یەکۆ بەرپرسێ سندیکای ڕۆژنامەوانین کوردستان بوو لەومە پەرانیە گوتنێن کۆ هاتن پێشکەشکردن لەسەر خەمگینیە لە دۆر کۆچباربوونە جوان بوو فخرك مزنج مرا دوست هوالي وكروجك إيرو حمي الدورة منا حمي مشاركة ما بش قيامة كن في إيش وبريني مدى لو روجدا بيروز باي لو كسجكم للبخيم بوك يكم هدي وقربنا يجوا ميراني يكم هدي سندكاي روجنامة نوساني روج آوي ورقد لما هلو روجدا وفايخم لو جواني دوبات ودبات كما باليني شي بيبدم لبرتاي إيوا زور ئاگام لە منداڵەکانی بی جبلی گوتنین کۆژبال و ڕۆژنامەوانین باشوور و ڕۆژئاوای کوردستانی هاتن پێشکەشکردن هەروەها ڕۆژنامەوان دڵبخویندارە وەکو ڕۆژنامەوانی ئیسال ژبال سندیکێڤە هاتە خەلاتکردن وەکی دن گەلک کورد هەنا دەبێژن کۆڕاگەاندنە کوردی پشتی شۆڕەشە سووریە گەلک پێشکەتن بخەوە دیتیە لێهاتانها گەلک کێماسی و قەلسبوون دکارەوێ هەیە بێگومان ڕاگەاندنا کوردی در ڕۆژاوای کوردستانیدا بەری شۆڕەشە سووریە نەلوی قونا ینی چ ئەوەوەی نەبوو چ ئاستێوێ نەبوو ڕاستی پشتی شۆڕەشێ هەنێک سەری هەلدایە لێ ئەمان نەگەشتێوی ئاستێک و ئەم دخوازن نەگەشتێ ئاستێ پێویستیە ڕاگەاندنا کوردی یەکەمین تشت تایبەت ڕۆژاوای کوردستانی بەرەخستنی هەیە بياسان هنا بدا سريك بلان درج جربي دانين كورا تشوا بيج بكذا دخوازن كو ايرو روجنامه‌وانيا كردي اوجي دقل حدث دبي لهمبر في ايرو روشا دبي لكردستان سوري ايرو فالكرنا كردستاني ايرو تنكرنا ملاتي كرد لبنشنافي بي ام هيفيدارن كو وك بيجي روجنامه‌وان كاري زحمة مهنة المصاعبة أوجي أركي خو ببينن تفيكو قلك روجنامەوانین کوردین ڕۆژئاوا گازن و گلهیەکێ ژوەیەکێ دکن دەبێژن کۆ گەلک جاران مەلەتێمە ji کارێمە ناڕازیە لە ئیرۆ دچل ڕۆژیان نەمر جوان میرانیدا و هەروەها کۆمبوونە خەڵکێ لە دۆرا vێبوونەیەوی داخویانیکردن کو هەرچەندە رەخنەیەن کووردا لەسەر ڕۆژنامەوانین وهەنا لێت هەمان دەمێدا قەدرێ کارێوان ji بیر ناکەن شێروان مەلە ئیبراهیم ئۆریەنت نیوز هەولێر